بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لەگەڵتانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی بانێژە گفتوگۆ و باس و خواسی ئەمجارەی بەرنامەکەتان باس لەوە دەکەن کە لە سەردەمی ئەم ڕۆیا هێنانەوەی شعری کلاسیک یان نووسینی شعری کلاسیک لە سەردەمێکی نوێ و تازەیە هێزی شعری کلاسیک ڕووناکیەکانی پشعری کلاسیک پەیامەکانی و ئەرکەکانی و هەروە باز لە هەندێک چەمکەکەین کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بە جۆرێ لە جۆرەکان ڕۆڵیان هەیە لە شعری کلاسیکی ئەمە لای مەحوی لای نالی لای زۆرێک لەو شاعرانەی کە بە جۆرێ لە جۆرەکان بە دیدی کلاسیکانە بەو چەمکەی کە لە سەردەمی کۆنا پێیان وتۆ شعری کلاسیک کاریگەریان هەیە لە نمونەی چەمکی وەکو چاو و وەکو ڕووناکی وەکو دڵ و بە جۆرێ لە جۆرەکان باز لە تەوەری پرسی ئشراق و بەزوتنەوەی ئشراق و حرەکەی ئشراق و ئەبڵێن فەلسفەی ئشراقین لای شارە زۆری و سوهرەوەردی و ئەم پرسانە و ئەم بابەتانە شەنوکەوەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئیدریس لاهوت کە شاعرێکی جواننووس و غەزەڵنووس و تایبەتنووسە و هەروەها دکتۆرای هەیە لە بواری ئیلاهیاتە لە زانکۆی تاران و هەروەها شەنوکەوکەرێکی باشی ئەم پرسانەیە بە خۆشحاڵیەوە لە ئێستادا لە بەرنامەیە لەگەڵمایە کاک دکتۆر سڵاوت لێبێ و بەخێر بێت. سلام زۆر سپاس دەکەم سواز بۆ ئەم دەرفەتە خزمەتە بە کەلتوری ئێمە و بە ئەدەب و بە شیعر سواز بۆ جەنابتان هیوای سەرکردتان بۆ خوازم. با لەوە دەست پێ بکەم لە سەردەمێکی زۆر مۆدێرنان ینی بە جۆرە لە جۆرەکان من نازانم ئەمەگەر لە ڕووی زانستیەوەیان بە وردی ڕاست بێت باز لە سەردەمی مۆدێرن و پۆست مۆدێرن و ئانەکرێ بەڕێستان هێشتا لەم دۆخەیە بە کێش و سەروا شعرە نووسن ینی هەر بەڕێزی شتنیت لە باشووری کوردستان و چ لە ڕۆژهەڵات و ئەم دیدە سەری هەڵداوەتەوە مەسەن لای شێخ ڕەسوڵ لای شاعیرێکی وەکو ماتی لای ڕەسوڵی سوڵتانی هەتا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێ لە جۆرەکان شعر بە کێش و سەروا دەستی پێکردوێتەوە سەری هەڵداوەتەوە من مێ پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم پێتان وایە شعری کلاسیک سەردەم ناناسێ هێزی نوێبوونەوەی تایە ڕووناکی جۆرە و جۆری تایە؟ سپاس لە ڕاستیە ئەم پرسە بە خۆی پرسێکە پەیوەندی بە شیعرەوە هەیە بە ئەدەبەوە هەیە بە شکڵێکی گشتی و پەیوەندی بە شیعرەوە هەیە بە تایبەتی شعری کلاسیک ئەوەی کە ئاشکرایە ماوەیەکی تقریبا چەندەیە کە شعری ئازاد ئەیەوێت جێگەی شعری کلاسیک بگرێتەوە لە ڕابردووە شعری کلاسیک کە لە حوجرەکانەوە سەریان هەڵداوە خزمەتێکی زۆری کردووە بە ئەدەب و لە چەندین ڕەهەندەوە ئەم خزمەتە دیارە و نکۆڵی لێ ناکرێ و توانیوێتی ڕەهەندی قوڵی ئستاتیکا و جوانناسی بە بەشەریەت بدات بە تایبەتی لە ڕۆژهەڵات شعری کلاسیک یعنی کە دەڵێن ڕۆژهەڵاتی شەرق یعنی با بڵێن ئەدەبی شەرقی ئەدەبێکە توانیوێتی بە تەواوەتی ئەدەب تێرکە ئەمە نەبێ بە تاریفێکی بڵێن ناسیۆنالیستانە ئەدەبی شەرقی هەمیشە لە لووتکەدا بووە و ئەدەبی کلاسیک توانیوێتی خزمەتێکی گەورە بکە بە ئەدەبی شەرقی لە ڕاستیە ئەم ئەدەبە تا زەمنێکی دیاریکرا و تا چەند سەد ساڵێک لەمەوبەر هەر درێژە پێدەری هەمان ئەو با بڵێن سەبکە ئەدەبیە بوو کە ڕۆژهەڵاتی بە تەواوەتی تەنی بوو و مەکتەبی خوراسان و مەکتەبی عێراق و حافظ و سعدی و دواتریش جەزیری و خانی و بابا تاهیر و تەنانەت خیام بە چوارینە ئەم سەبکە هەم جێگەی ڕۆمانی گرتبوویەوە هەم جێگەی بەڕاستی تعلیمی گرتبوویەوە مەسەلەن ئێمە کاتێکە سێری شعری کلاسیکەکەین وا نەزانین کە شعری کلاسیک تەنها ئیشی لەسەر غەزەل بووە ئێمە لە ڕاستیە لە زەمنی غەزەلە ئەتوانین بڵێن شعری فیردەوسی خزمەت بۆ نەوعێک بۆ لە ڕۆمان چونکی داستانە داستان سەراییەکە داستانی ڕابردوو ئەگێڕێتەوە بەڕاستی ئەمە جۆرێک بە لە ڕۆمانی قەدیم و هەروەها ئەو شعرانەی کە لە ناوەندە حوجرەکانە نووسراون جۆرێک بوون لە شعری تعلیمی هەتاکو و مامۆستا مەلاکەریمی مدەڕیسیش شۆڕ بووەتەوە ئەمە توانیوێتی جێگەی زۆر شت بگرێتەوە بەڕاستی هەم توانیوێتی خزمەت بکە بە ئەدەب خۆی و هەم توانیوێتی لە کایەکانی دیکەی علومی ئینسانیش خزمەت بکە ئەتەوێ بڵێ لەو ڕوانگەی
عشق و خۆشەویستی و ئیلهام و هێزەوە کە هەیە لە ناو شعری کلاسیکتا بەڕێزیشە لە سەردەمی نوێیە بەو جۆرە دەست پێ کردوێتەوە خۆی ناتوانین ئەمە بکەین بەو لە ڕاستیە ئەمە خەونێک نییە وەکو سونەتگەرایی با بڵێن یان گەڕانەوە بۆ کلاسیک بەوەی کە تەنها خزمەت بێ بە ئەم ڕەهەندەی کە باسم کرد من مەبەستم ئەوە بوو کە بڵێم شیعر لە ڕابردووە تەنها بەس خزمەت نەبوو بە ئەدەب خزمەت بۆ بە زۆر شتی دیکەش بەڵام ئەمە شتێک بە برای خۆم بڵێم ڕاستیەکەی لە باسی خۆم بکەم من هەوڵم داوە کە شیعری تعلیمی بنووسم و هەوڵم داوە کە شیعر لە ینی هەندێک لە ئەفکاری خۆم بخزێنمە ناو شیعرەوە بەڵام شتێک کە لە ئێستایا کە من خۆم زۆر شەیدا و عەوداڵی بووم واتە هەڵم بژارد بێت لە ڕاهەندی ینی لە کلاسیک بەعام غەزەل بووە غەزەل زۆر سەرنجی ڕاکێشاوە ینی ئێمە کاتێک کە سەیری بۆکو نمونە سەیری شەبستەریەکەین یا سەیری مەسەلەن مەسنەوی مەولانا ئەەکەین مەولەوی ئەەکەین هەر مەولەوی خۆشمان تەنانەت سەیری غەزەل ئەەکەین تەنانەت لە منتقەی هەورامانی خۆمانە سیر بکەین ئێمە کۆمەڵە شاعیرمان هەیە وەکو بێسارانی سەیدی وەکو مەولەوی لەناو هەموویانە من ئالوودەی سەیدیم زیاتر ینی عاشقی سەیدیم بەرەو سەیدی غەزەلی نووسیوە من شەیدای غەزەلم ینی ئەگەر سەیری مەسنەوی بکەین و سەیری کولیاتی شەمس بکەین من عاشقی کولیاتی شەمس بووم ڕەنگە ئەمە پەیوەندی بە تەبعەوە هەبێ ڕەنگە من پەیوەندی بە تەبع و سەلیقە و زەوقەوە هەبێ ڕەنگە ئەمە بەوە پەیوەندی هەبێت نەک ئەوەی کە من بمەوێ تەنها سەر بە کلاسیک بم وەکو ئەو پانتایی کە هەندێکمان ئاماژە زۆر باشە ئوستاز بادیسیان باز هەر لەوە بکەینەوەی زیاتر لەسەر شعر بمێنینەوە مەشن شعر لەم ڕۆیە چیمان بۆ ئەکا توانێت جۆرێک لە ئارامیمان بۆ دروستکات و سەردەمی شەڕەکانە سەردەمی تەکنۆلۆژیایە سەردەمی هۆشی دەستکردە سەردەمی یەکتر سڕینەوەیە چوزانم بە جۆرێک لە جۆرەکان شعر دەتوانێت لەم ڕۆیە جۆرێک لە ئارامی جۆرێک لە ڕووناکی جۆرێک لە هێز جۆرێک چیمانەدات ینی شعر چ وەک توێژەرێک چ وەگەوەی کە خۆت پەنات بۆ شعر بردووە خۆی پرسیارەکە بۆ خۆی قسە زۆر هەڵەگرێ ینی ئەگەر لە ڕاهەندی با بڵێن لە ڕاهەندێکی فکریەوە سەیریکەین یا فەلسەفی و سەیریکەین شعر ئەچێتە بابی بەهرەوە ئەبچێتە بابی بەهرەوە و بەهرەش لە ضمنی مەلەکاتی ئینسان مەلەکات هەمیشە سەر بە عالەمی کەماڵی دووهەمن فەیلسوفانی ئیسلامی فەیلسوفانی شەرقی قسە لەسەر ئەوە ئەکەن کەوا ئینسان کە دروست بۆ بە تەبیعی ئەوەی کە پێنج پەنجەی هەیە و مەسەلەن دوو چاوی هەیە و ئەو تایبەتمەندیانەی کە پێیانە وترێت ئینسانێک هەیەتی ئەگەر نەقص و زیاد و کەمی نەبوو ئەو پێوتە کەماڵی ئەوەلی کەماڵی یەکەمە کەماڵی یەکەمی شەیئی تەبیعیان با بڵێن شتی سروشتی شەیئێکە هەیەتی دارایەتی خاوەنێتی بەڵام هەرچی دوای ئەوە ئینسان کۆمەڵێک کەماڵی دیکەی هەیە لە ڕاستیە بەهرە سەر بە مەلەکاتە و سەر بە کەماڵی دووهەمە بەهرە سەر بە کەماڵی دووهەمە و بینا لەسەر دیدی فەیلسوفە شەرقی و ئیشراقیەکانیش با بڵێن ئەم بەهرە کەماڵی دووهەم بە تۆدا کەماڵی سێهەم بە تۆدا کەماڵی دووەم بە تۆدا ئەم کەماڵە هەیکەلی هەیە هەیکەلێکی ڕووناکی هەیە کەوا تۆ هەم لە ڕەهەندە ئاینیەکەشەوە سێریکەین هەم لە ڕەهەندە ئەدەبیەکەیەوە تۆ دەدا بە تۆ نزیکە کاتەوە لە عالەمی ڕووناکی و تۆش نزیکە کاتەوە لە عالەمە پەتیەکان العقول المجەڕەدە هەرچی تۆ پشکت زۆرتر بێ لەم بەهرە پشکی تۆ زۆرترە لە ئارامی کەمتر منفعیلە بیت هەرچی تۆ کەمتر منفعیلتر بی پشکت زۆرترە لە ڕووناکی و هەرچی تۆ ڕووناکتر بیت پتر ئەبی بە بەشێک لە عالەمی باڵا و لە عالەمی مەلەکوتی بەڕاستی ئەمە تێگەیشتنێکی فەلسەفیە لە دیوی ئەم لە پشتی ئەم تێگەیشت ئوستاز من لەگەڵ واقعە زۆر دوور نییە زۆر میسالی نییە چوزانم زۆر مەسافەیەکی زۆر نییانی بۆ ئەمڕۆ ئەتوانین ئەمە بە خەڵک بڵێن نتوانین چوزان تۆ خەریکی باسی پرسیاری شیعرەکەیت لە پرسیاری شیعرە سیریکە لە پرسیاری شیعرە تۆ باز لە میسالی بوون بکەی فەزیلەتە بۆ شیعر هەرچی میسالیتر بێ فەزیلەتە یعنی بەڕاستی مهمە ئەمەوێ ئاماژەیەک بدەم بەختیارە پێم وایە بەختیار عەلیە لە ڕۆمانی غەزەلنووس شتێک ئەڵێ زۆر جوانە دەڵێ ئەو کەسەی کە بە واقع باخێکی نەبێ بە خەیاڵ باخێک دروستەکە تۆ خەریکی باسی عالەمی واقع ناکەی تۆ خەریکی باسی
ڕەهەندێکی قوڵی ئینسانیەکەی تۆ خەریکی ڕەهەندێکی دیکەی ئینسانەکە باز لە غەزەلەکەی باز لە شێعرەکەی باز لە ئەدەبیاتەکەی. بیگۆڤیچ کتێبێکی هەیە بە ناوی ئەلیسلام بەینە الشەرق والغەرب. ئەم کتێبە بەڕواڵە دەیەوێت قسە لەسەر ئیسلام بکە، بەڵام لە ڕاستیە کێشمەکێشمی نێوان واقع و خەیاڵە، یان کێشمەکێشمێکی گەورەیە لە نێوان زانست و دین یا زانست و هونەرە. یەکەم شت کە بەریەکەکەون لە کتێبەکەیەوە مایکل ئەنجلۆ یان با بڵێن خۆماڵی میشێل ئەنگڵ، بەو شێوەش ئەتوانی بڵێ یەکەم شت کە بەریەکەکەون دنیابینی مایکل ئەنجلۆیە لەگەڵ دنیابینی داروینە. داروین چۆن ئەڕوانێتە ئینسان، چۆن ئەڕوانێتە جیهان، چۆن ئەڕوانێتە موجوداتی زیندوو بوونەوەرانی زیندوو، و مایکل ئەنجلۆ چۆن ئەڕوانێتە ئینسان. ئەگەر لە ینی ئەم بەریەککەوتنە کە بیگۆڤیچ باسیەکە لەبەرەوەی خۆی شارزایەکی باشی ئەدەبیاتە بیگۆڤیچ، ئەوان دکتۆراشی لە ئەدەبیاتە هەیە. بیگۆڤیچ قسە لەسەر بەریەککەوتن نێوان زانست و هونەرەکە دەغدغەی بووە، خەونی بووە. ئەو کتێبە چەندین دەی پێچۆتان نووسراوە. ئەم بەریەککەوتنە بەردەوامە بێ، حتا کۆتاییەکانی پەرتووکەکەی هەر بەردەوامە لەسەر ئەم بەریەککەوتنەی نێوان عالەمی واقع و عالەمی میسال. ئەسڵەن ئیبداعی ئیشراکیەکان کە کاریگەری هەیە پێم وایە لەسەر قوتابخانە کلاسیکەکانی خۆشمانیانی قوتابخانە شێعری کلاسیکەکانی خۆمان، ئیبداعی ئەوان هەیکەلی ڕووناکیە، یعنی عالەمی میسالە. عالەمی میسال لە ئەفلاتۆنەوە دێت، لە قوتابخانە ئیشراقە ئیتر لەسەری ڕاوەستن. قوتابخانەیە هەر پەیوەند بۆ عالەمی ئیشراقە و پەیوەند بە شعرەوەکە دنیایەکە لەو مەجالەیە. ئەو بابەتی ئیشراقە بە جۆرێ لە جۆرەکان لە ناو کووردا قسەی لەسەر کراوە، بەڵام زۆر بەکەمێ. ینی من پێم وابێت کەمتر دەسی بۆ براوە لە چاو عیرفانە بە جۆرە تایبەتەکەی، هەتا لە چاو ئەدەبیاتە بەشێک لەوانەیە پەیوەندی بەوە بێ جۆرێک لە دنیابینی ئێمە هێشتا مابێتی بگاتەوە. بەڕێستان بڕێگیشتان لەسەر کردووە ئەوەندەی ئاگادار بم لە هەندێک لە تێکستەکانی شاو نورە بینمەوە. من مەسەن هەستەکەی لە تێکستی بەڕێستانە خدا ئەو خدایانیە مەسەلەن کە پێشتر بینی ومانەکە باس کراوە، هەتا مۆزوعی نور و جەماڵ و ڕووناکی و جیلوە و هەتا بەشێکی زۆر لە شتە مادیەکان بە جۆرە جۆرەکان دیوێکی میسالیان بەبراکراوە. ئەگەر من لێت بپرسم ئیشراق چییە، چۆن پێناسەیەکەین، لەکوێوە داخڵی بین، با پرسیارەکە تۆزێ بڕبڵاوکەم و دوایی بەش لەسەری ئەوەسین ئیشراق چێتە ناو فەلسەفەوە یا باڵێکە لێ یاجیا ئەبێتەوە لەگەڵ عیرفانە کۆنتاکتیان لەکوێوە هەیە و ئەدە بتوانێت چۆن سوود لەمە وەربگرێت. خۆی ڕاستە پرسیارێکی ئالۆزە، بەڵام ئەوەی کە پێویست بکە و تایبەت بێ ینی بتوانین لەم بەرنامەیە لەس بپەرژینە سەری. لە ڕاستیە شارە زووری حکمت تەقسیمەکە بۆ دوو بەش. سۆرەوەردی لە نووسینەکانی خۆیان دەڵێ ئەم حکمەتەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین، ینی حکمەتی ئیشراق حکمەتی ڕووناکیە. ئێمەمانەوەی حکمەتی ڕووناکی زیندووکەینەوە کە بە دوو باڵی گرنگی هەیە، باڵێکیان بۆ زەردەشت ئەگەڕێتەوە ئاینی زەردەشتی، باڵێکیشان بۆ ئاینی هێرمەسی کە هەمان ئیدریس پێغەمبەرە قسە لەسەر ئەوە ئەکرێ. حەکیمە ئیشراقیەکان ینی با بڵێن بەمدی دنیابینەی کە شارە زووری و سۆرەوەردی با بڵێن قوتابخانەکە بوونیادەنێن بەو پەیڕەوبەندی کە ئەوان هەیەە پێیانوانیە کە لە مێژووە حەکیمی ئیشراقی نەبووە، بەڵام ئەوەی کە قوتابخانەکە پنتی دەستپێکی قوتابخانەکە ئەتوانین بەم پەیڕەوبەندەی کە هەیە لە شارە زووری و سۆرەوەردیەوە دەستپێەکە با بڵێن بەم پەیڕەوبەندەی کە ئەوان دایانناوە. بەڵام پێشتریش ئەوانە هەبوون کە ئاماژەم پێدان، فیساگۆرسە لە یۆنانە، زەردەشتە، ئاینی مانەویش تێدایە. قوتابخانەی ئیشراق یەکەیەکی دووجەمسەرە لە نێوان ئەو هیچ حکمەتی ڕووناکیە، بەڵام یەکەیەکی دووجەمسەریشە لە نێوان عیرفان و حکمەتی زەوقی و حکمەتی بەحسی، حکمەتی چێژەکی و حکمەتی بەحسی. حکمەتی بەحسی هەمان حکمەتی مەشاییە کە ئیبن سینا کە لە ئەرستۆ دەست پێکا و ئیبن سینا و فارابی ئەیگەێنە لووتکە با بڵێن. دنیابینی ئەوان دنیابینی ئیشراقیەکان بۆ هەموو چەمکەکان چونچی پەیڕەوبەندەکە لەسەر ئەساسی لەسەر ئەساسی زەوق و لەسەر ئەساسی بەحسە هەردووکی پێ کۆکۆ کردوێتەوە. ینی دوالیزمێک کە لە لای قوتابخانەی ئیشراق شکە بین لە کەم جێیتر هەیە، زۆر مشکلە هەیە حەل کراوە لە قوتابخانەی ئیشراقە. ڕەنگە زۆر شت هەیە کە
ڕەنگە خەڵکی دیکە بۆیان حل نەکرابیان بۆیان چارەسەر نەکرابێ قوتابخانەی ئیشراق مەجالێکی زۆری تێدای بۆ یحشکا یەک نقطە هەیە زۆر بەلامە گرنگە قوتابخانەی ئیشراق بەم پەیڕەوبەندەی کە سوهرەوەردی و شارەزووری بوونیان نەریان بە کاملی قوتابخانەیەکی کوردیە قوتابخانەیەکی فەلسەفی کوردیە زۆر پێویستمان پێ ینی ئێمەوەکو خزمەتکردن بە کەلتورمان و گەڕانەوە بۆ کەلتورمان بە بڕوای من ئەگەر زیادە ڕۆی نەکەم بڵێم هیچ شتێکی ترمانی ناتوانین بەردێک بخەین سەر کەلتوری خۆمان بەبێ ئاگایی لە قوتابخانەی ئیشراق ڕەنگە ئەمە تۆزێک زیادە ڕۆیم کردبێ بەڵام بێشک چ لە بواری پەروەردا چ لە بواری تەنان ئەدەبیاتیشە بەبێ گەڕانەوە بۆ قوتابخانەی ئیشراق ئێمە کەلێنێکی گەورە لە ڕابردوومان لە ماوەیەکی ئەوەندەی بتوانێت لە فرسەتێکی وایە بۆم باسکەی بنەماکانی سەرداوەکانی ڕەهەندەکانی قوتابخانەی لە قوتابخانەکانی ترجایەکاتەوە ئەوەی کە لە قوتابخانەکانی تریانی ئەگەرمانەوە زۆر بە سادە قسە بکەینانی گوێگریش بە چێژی لێ وەرگێ هەم لە عیرفانی تێدایە لەبەرەوەی حکمەتەکە زەوقی ئیش لەسەر زەوقەکە و ئەساسیاتی زەوقەکەش ڕەهەندێکی ئاینی هەیە بەڕاستی بۆ نمونە فەرمودەیەکەیە کە دەڵێ ئێمە ڕووناچی شتێکە کەوا خوددا ڕاستەخۆ بۆ دڵی ئینسان بۆ دڵی باوەڕداری دەنێرێ و ئیشراقیش لەسەر ئەم چەمکە زۆرەکە بەڵام قەڕەولی لێ دەگرێ قەڕەوەلگرتن لە ڕووناچی ئەوان پیان وایە جیهان ظهوری حەق تەعالایە خوددا ڕووناچیە دەقائینێکەش قسە لەسەرەوە کە الله نور السماوات والأرض خوددا هەمان ڕووناچیە قوتابخانەی ئیشراق ئیش لەسەر ئەوەکە ئێمە چۆن دەستمان بەم ڕووناچی ڕابگات چۆن دەستمان بگا بەم زهورە ئەگەر تێگەیشتنە دینەکە سەیریکەین انظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها بەڵام قوتابخانەی ئیشراق قسە لەسەر تەجەلیشەکە عرفانیش قسە لەسەر تەجەلیەکە بەڵام مهمترین چەمکێکە ئیشراقیەکانیشی لەسەرەکەن مەسئلەی زهورە دەرکەوتن پێیان وایە سەیریکە ئەمە چ ڕەبتێکی بە هونەرەوە هەیە پێیان وایە کە جیهان ظهوری حەق تەعالایە وەکو ئاوێنەیەک دەرکەوتووە ئەگە یەکەم شعری نالی قسە لەسەر ئەوواکات جلوە دەری دقیقاً باز لە ظهورەکە باز لە میسالەکە باز لە دەرکەوتنەکە باز لە تەجەلیەکە تەجەلی کە لە قورئان باس کراوە موسا خۆ یەکەم جار خوددا دەبینێ موسا یەکەم جار خوددا دەبینێ بەڵام دووهەم جار داواکە بیبینێ انظر إليك قال لن تراني ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه أجر أو شاخة تحملي كر فسوف تراني كات دكتور أم هزي هي أم جوري لجواني هي أم جوري لا بما بجوري الجور كان جوري اللي ياخيبوني شي هي بيوندي بوها بوما ترسيها ولا سركوي بروسي روشن بيري أما باز نكراويان بوشي أو كم دار كوتون شو بزوتنا وكو بروسكات شو خودي سهرة لا تروش سردمك أقصى لسر روشن بيري خمام كي مثلا ما بس يستا أزاني شي یەک شتی بەسیط بڵم ینی چەندێک توانیوێتی کارلێک بکەم ئێمە زۆر جارم قسە یەکەم خۆشیش نییە بەڕاستی ئێمە دەڵێن من ئێمە نین ئەزانی بۆچی ئەڵەم ئێمە نین ئێمەمانەوێت بە دوای چەمکێکا بگەڕێن بە کوردی نایدۆزینەوە لەژی لەناو عالەمی نوێشە لەناو تەکنۆلۆژیاشە ئێمە نین زمانمان ینی پەراوێز خستووە کەلتوری خۆمانمان پەراوێز خستووە ڕابردووی خۆمانمان پەراوێز خستووە باوەڕەکەی من لە تاران داکۆکیم لەسەر ئەوە کرد کە شارەزووری کووردە و شارەزوور لە سەردەمی شەمسەدینی شارەزووری لە هەمەدان بۆ لە هەولێر بۆ هەمەدان بووە داکۆکێکی سەختم کرد تاکو بە مامۆستاکانی خۆم بسەر ئێنم کە شارەزووری کووردە و شارەزوور بەشێکە جزئێکە لە کوردستان تەنانەت لە سەمانی سەلجوقیەکانە تقریباً پێش ئەوەی ناوی کوردستان سەر هەڵ بدات و لە قاموس لە هینا بنووسێت وەکو مێژوو لە یادداشتەکانی زمانی سەلجوقیەکانە سوڵتان ئەوەی سەلجوقی سوڵتانی سەلجوقیەکانە بنووسێ پێش ئەوی کوردستان بنووسێ شارەزوور هەمان ڕۆڵی گێڕاوە لە کاتێکە هەتا ئێستا شتێکی زۆر دوور بۆی نەڕۆین لە تارانە لە زانکۆکان لەناو ئەکادیمیەکانە شارەزووری وەکو کورد سێر ناکرێت یعنی ئاشنانین بەوەی کە ئەمە بەشێکە لە میراتی ئێمە تۆ ئەم میراتی خۆت پراوێزەخەی بەشتی زۆر ئەزانین چی من هەموو جارێ ئەمە وتووە ئەوەی کە سیاسەت ئەی فەوتێنێ ئەی کوژێ هونەر زیندوو یەکاتەوە جوان یەکاتەوە یان با بڵێن یعنی
هوەرەیەوێت ئەو ناشرینیانەی کە سیاست دەینێتەوە ئەو جوانی کاتەوە یان ئەوەی کە سیاست ئەی کوژەیە هوەر زیندویە کاتەوە وەکو هەیە من دەڵێ سیاست بکوژی شعرە ینی ئەم شتا توانێت تاوکەری ئەم ڕستەبێکە عرضم کردی باشە ئوستاز بەنسبەت پێگەی ئەو ڕووناکیە چ ڕاستەوخۆ بێ ناڕاستەوخۆ یان با بڵێن بە زاراوە سادەکەی درێژکراوەی سوهرەوەردی و شارە زۆری یان با بڵێن تیشکدانەوەی لە ناو ئەدەبی کلاسیکی ئێمە نوری ڕوخسارت وە دەرخە و دەردی بە دەرمانەشەوە یەکەم شعری نالی ئەی جیلوەدەری حوسن و جڵەو کێشی تەماشا ئەی جیلوەدەری حوسن جڵەو کێشی ینی جلوەی حوسنی تۆ جڵک تەماشاش زۆر باشە یان مەسەلەن خدا پێداوە هەرکەس بەرنەزەرکەوت من مێ باسم لەوە بۆ بکەی کاریگەری ئەم ئیشراقیاتە ئەم دۆخە لە ناو ئەدەبیاتی کلاسیکی ئێمە یابەس وەڵامەکەم هەڵەگرم بۆ دوایم ناوڕە و دەست پێەکەینەوە بینەرانی ئازیز ناو بڕێک وەرەگرم و دەست پێەکەین. بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتان کاک دکتۆر لە پێش ناوبڕەکەەوە باسمان لەوە کرد کە هێزی ئەم ڕووناکیە لە ناو ئەدەبیاتی کلاسیکی ئەمەیە پانتایەکانی تیشکەکانی لای مەحوی لای نالێ هەتا لای بێسارانەی چراغەکان ئەمە چۆن کاریگەری چۆن ڕوونکەینەوەندەوەی پێتەکرێن سەرداوەکانی چین لە ڕاستیە قوتابخانەی ئیشراق کاریگەری لەسەر ئەدەبیاتی شەرقی بەعام هەبووە هەتا من لەم ماوانە هەندێک دەقی ئەدەبی سۆهرەوەردیشم پیا کردبوو سۆهرەوەردی خۆی شاعرێکی گەورەیە ولقد رأيت في الليل نورا كأن الليل بدل بالنهار يعني خۆی شاعرە و دیوانیشی هەیە کاریگەریشی هەبووە لەسەر قوتابخانەکان چ قوتابخانە فەلسەفیەکانی وەکو ئەسپەهان و شیراز چ قوتابخانە ئەدەبیەکانیش شەکی تیان یەکە کاریگەری هەیە و کاریگەریەکانیشی کەم کەم دەرەکەون بۆ من با بڵێن کەم کەم بۆ من دەرەکەون تەنانەت لەسەر وەفایی ئەو کاریگەری ئەبینم ئیکە لەو شتانەی کە لە قوتابخانەی ئیشراقا جەختی لەسەر دەکرێتەوە مەسئلەی ڕووناکیە بۆ ئەوەی ئینسان بگا بە ڕووناکی پێویستە ڕیاضەی هەبێت لە کتێبی الرموز والأمثال اللاهوتية في الأنوار المجردة الملكوتية شهر الزوري كما عنوان تيزي دكتوراه إيشم لسر كردوها لە کۆتاییە کۆمەڵێک ڕێنمایی ئەدات کە لەو ڕێنمایانە تۆ پێویستە ڕاضە بکەی و قەڕەول بگری لە جیلۆی ئیلایی و بە بێ ڕاضە تۆ ناتوانانی بگەی بە ڕووناچی و ئەم ڕاضەش ڕۆشتنە بەناو ئاگرا جاریوای ئاگری عشقە و بۆ ئەوەی کە بگەی بەم ڕووناچیە تۆ پێویستە جاروای بسووتێ لە پێناوی ئەم ڕووناچیە یا ڕاضەیەکی وەرزشێکی معنەوی قوڵ تێپەڕیتایە تاکو جلوەی ئیلاهی نقطە سێری ئەم دیدگایەکە کە چۆن ئەگوازرێتەوە بۆ مەحوی من ناڵم لای عارفەکان دیە من پێشتر ئاماژەمدا کە قوتابخانەی ئیشراق یەکێکی دووجەمسەر لە نێوان عیرفان و حکمەتی بەحسیە حکمەتی مەشائیە و لە هەردووکیشان ڕخنەی هەیە بەڵام زۆر جەخر لەسەر کەشف و لەسەر ڕەهەندە عیرفانەکە ئەکاتەوە سێری مەحویکە مەحوی ئەو وێنەی کە موسا ئەوێ بچێت بۆ کێوی توور ئەوێ بچێت بۆ کێوی توور و خوددا ببینێ خۆی لە ڕاستیە دەیەوێ بڕوا قەبەسێکی ئاگر بێنێ بە پێی دقی قورئان قەبەسە من نور من نار عفوا قەبەسە من نار قەبەسێک لە ئاگر بێنێت و دەیەوێت مناڵەکانی ماڵ و مناڵ و ئەو کەسانی کە لەگەڵ هاتوون حتا حیوانەکانیش با بڵێن ڕای گرتوون دەیەوێ بڕات قەبەسێکی ئاگر بێنێ تاوەکو چی لێ دروستکە تاوەکو ئاگرێک بکاتەوە بۆ ماڵ و مناڵ بەڵام لەوێ کە دەڕوە ئەم ئاگرە بێ بە ڕووناچی ئەم چەمکە زۆر سیمبولیک و گرنگە لە ئەدەبی ئیسلامیە و لە ئەدەبی کلاسیکی خۆشمانە و ئەم ڕەهەندە لە قوتابخانەی ئیشراقیشە هەیە ئەمەی کە بەناو ئاگرا تێپەڕی دەگەی بە ڕووناچی یان با بڵێن ئاگریش ڕەهەندێکی ڕووناچیە ڕەهەندێکی دیکە ڕووناچیە باشە ئوستاز ڕووناکیەکە لەسەر و ئاگرەکەوە ینی 100% سێریکە ڕووناچی سێریکە ئاگر ڕووناچیەکەی عارێزە واتە تینی لێ ئەگیرێ عارێزە ئەبڕێ بەڵام ڕووناکی مجەڕەدات یان با بڵێن ڕووناکیە پەتیەکان بەری لێ ناگیرێ ینی با بڵێن ئەوە نییە بڵێ جسمی هەبێت جسمی نییە بەڵام ڕووناچی عارێز جسمی هەیە ئەمانەت سیمبولیکن تەنان لە ئاینی زەردەشتیە
قسە لەسەرەوە کە ئاگرە پەرستێ نا ئەمە ڕەمزە ئەمانە سیمبولیکن بەجار مەحوی آخر بەڵێ باش بەڵێ محوی لەو ڕوانگەیەوە چی هەیە مەسەن بۆ بێت جا عەرزەکەم محوی دێ چیەکە ئەم ڕەهەندەی کە موسا ئەم سەفەرە ئەکات و دەگاتە ئەوێ سیرەکان ئەم ڕووناکی لە ئاگرێکەوە لە دارێکەوە ئاگر نییە ڕووناکیە تەسەوری کردووە کە ئاگرێ بەڵام ڕووناکیە دەڵێ ئینی ئەنا الله فاخلعنا عليك فإنك بالوادي المقدس طوى نعلەکانت داکەنە تۆ لە شوێنێکی مبارەکیت هەندێک وات تەفسیری ئەم ئاەتیان زۆربەی قسە لەسەرەوەکەن کە بەحساب نعلەکانی موسا لە چەرمی گوێ درێژ بووە لەگەڵ ڕێزما بەڵام ئەم تەفسیرانەمی تەفسیری لاوەچینی بەعرەبی یا حتا ئیشراقیەکانیش قسە لەسەرەوەکەن ئەمە دەستبڕینی ینی دابڕانە لە عالەمی دنیاش و عالەمی عقباش یعنی هیچ ئومێدێک نەبوو دنیا نەبوو خدا هین عەفوەن نەبوو دنیا نەبوو عقبا تۆ نیتە لە حزوری خدایە هەردوو نەعل هەم دنیا هەم قیامەت محوی ئەڵە چی دەڵێ بە یادی قامەتی ماوم بەپێوە ینی بە یادی باڵاکەی ئەو ماوم بەپێوە منیش على ما مثلها موسى توكل هەرچۆن موسا خۆی دا و بەسەر دارەکەیە بە هیجرانم دەگوت سوء العذابە چونکی وەصل هەمان گەیشتنە بە ڕووناکی هیجران هەمان مانەوەی لە تاریکیە ئەم چەمکە زۆر پانتاییکی گەورەیە لە قوتابخانەی عێراقیشا بە هیجرانم دەگوت سوء العذابە فلما ذقته قد كان أسوأ بەڵام کاتێک کە چەشتم زۆر لەوە قورستریش بوو سەیری کە بە سوزی عشقە یا بە سۆزی عشقە هەردووکیان هەر ئەبێت چونکی لە خەتی قەدیما زۆر ئەوە ئاماژ بە سوزی عشقە بوو نەدی کەماڵات بە سوز ینی بە سووتانی عشقە کە تۆ دەگەیتە ئەم کەماڵاتانە وەک باسم کرد کەماڵاتی ئەوە دەسانەوە ئاگایان لێتی ئەدەبیاتی کلاسیک خۆشمان ئاگای لەوە هەیە بە سوزی عشقە بوو نەدی کەماڵات إذ الأنوار من ذي النار تنشأ چونکی ئەم ڕووناکیانە لەم ئاگرەوە سەر هەڵە وستاز ئەگەر بەچەم کە باوەکە زۆر قسەی لەسەرکەین بووی ئەنی جۆرێک لە تێگەشتن بێتە ئاراوە ئەتوانین کوتومەدە و ڕووناکی ناوێن ڕووناکی خوددا یان ڕووناکی ئەڵڵا یان ڕووناکی خالق نورەکەی کۆتایی ئەوەی کە سەریکە ئێمە یەکشت هەیە بیکەین هەربینا لەسەر بەڵێ جیاوازی ڕووناکیە دقیقاً کە ئاماژەر بێدا هەربینا لەسەر تێکەیشتنە ئیشراقیەکە ئەوان پیان وایە ڕووناکی تەواوی جیهانی تەنیوە جیهان جگە لە ڕووناکی چتر نییە تۆ ناتوانانی مادە سوورە درەخت بەردار بەرزی نزمی هیچ نبینی ئەگەر ڕووناکی نەبێ ڕاستە چاویش هەمان ڕووناکیە بەڵام ڕووناکی ئەنی زۆری کردو ئەگەر زۆری حەق تەعالا نەبێت ئەمانە دەرناکەوە بەڵام ڕووناکی مەراتیبی هەیە دوو مەراتیبە پلەبەندی هەیە بە بڕوای شەهرە زووری ڕووناکی پلەبەندی هەیە ڕووناکی مانەیە قاهرە ڕووناکی هەرچی مجەڕەتتر بێت هەرچی مجەڕەتتر بێ قائم بالذات ینی ڕاسا و بەخۆیەتی ڕووناکی هەرچی ڕاسا و بەخۆی بێت ئابلۆخی ڕووناکی دیر ئەدا دواتە ئابلۆخێدا ئەم تێگەیشتن ئەم تێرمە دەتوانین بیگوازینەوە بۆ ئاینیش بەوەی کە بەهشتیەکان هەرچی مەرتەبەیان بەرسرە ئەگەن لە خوار خۆیان هەیە بەزانی کە بەرتەبەیان نزمتر ئەگەن لە سەری خۆیان هەیە کەسێ شێتانە بەردەم تێبگرێ من بەرخی تێگرم بۆچی ئوستاز ئێمە ناتوانین باز لە ڕووناکی بکەین و باز لە شتێک نەکەین بە ناوی ئەو شوێنەی کە ڕووناکی پێبینین یان ڕووناکی بەرکوێمانەکەوە یان ئێمە چۆن هەست بە ڕووناکی بکەین حەزورێکی زۆری چاو لە ناو شاری کلاسیکی ئێمەیە باشە لە ناو ئەدەبیاتی ئیشراقیە چاو چ پێگەیەکیە یاخوا کڵی چەم گردێ پاڵاش بۆ سرم هزار جار نەزم نسخاکی ڕاش بۆ ئەی ڕۆشنی چەم تاکەی تەشریف بەریان مەواچەم مژەت تیشتەرەنجە خارون چوزانم چاوەکانی لەژێر پێ ئەمە چۆن زۆر گرنگ لە ڕاستیە ئەرستۆیە پێم وایە ئەڵێ ئەگەر محسوسات عاتڵکەین عقلش عاتڵە بێ ینی بە عاتڵە بێ ینی عقل لەی شەکەوێت محسوسات ڕێی گرنگن بۆ گەیشتن بە معریفە قورئان سێشت زۆر باسەکات سەمع و بەسەر و فؤاد مثلا لهم قلوب لا يفقهون بها ولهم أعين لا يبصرون بها لەناو هەموو ئەم ڕەهەندانە ئیشراقیەکانیش زۆر گرنگی بە چاوەدەن زۆر گرنگی بە چاوەدەن چونکی تەجربە معریفەی زەوقی تەجربەیە غەزالی زەنگ دەڵێ چی غەزالی یعنی دەستپێکێکی ئیشراقی تێدایە غەزالی پێش ئیشراقیەکان هاتووە ینی با بڵێن پێش سۆرەوە دوو شارە زووری بەس دەستپێکێکی ئیشراقی تێدایە غەزالی لە کتێبێکی تایبەت بە ڕووناکی هەیە کتێبێکی تایبەت بە ڕووناکی ناوەکەیم لەبیر کردووە
لەوێ باز لە چیەکە الذوق كالمشاهدة الذوق هەمان مشاهدەیە وەک مشاهدە وایە قوتابخانە ئیشراقیش زۆر لەسەر مشاهدەیەکە مشاهدە بە چاوەکرێ بە دڵی ژەکرێ یا بەسەرە یا بەسیرەتە سەیری مەحویکە مەحوی دەڵێ ئەگەر بە چاو ئەگەر چاوەکانم بە گریە بڵێن تاریک ببن یان کوێر ببن یان ڕووناکیان لێ ببڕێ من شک دەبم چاوێکی بیناترم هەیە واتە لە ڕاستیە چاو دەرگای گەیشتنە بە بەسیرەت چاو دەرگای بەسیرەتە باشە ینی کەسێک چاوێکی هەیە بەڵگە لەم چاوە چاوێکی تریشی پێویستە بۆ ڕۆژ تۆ نابێت لەوە قۆرخیکەیکە چونکە ئێمە مەسەن باسی ئەدەبیاتی کلاسیکمانەکرێ ئێمە سەیرەکەی شاعیرمان هەیە کوێرە یان مەسەلەن ئێمە هونەرمەندمان هەیە کەڕە قیمەی ئەبداعی خۆی لە دوای کەڕبوونەکەی دروستە مەسە سەفۆنیای حوتی بتۆڤن لە دوای کەڕبوونیەتی بە شارێکی زۆر ناوەکیە ئازاین چییە ئەمە سەیریکە چاو زۆر گرنگە لەبەر ئەوەی شاعیر ئەڵێ بە 1000 جیلوە بیرون ئامەدی کەمان بە 1000 چاشم تەماشا کونم تۆڕە ئوستاز ئەم چاوە من نەزانم یا من وای تێگەشتم یان ئەکرێ واژ نەبێت ئەکرێ جۆرێک لە کۆنتترۆلکردنی تیاوێ لەگەڵ هەستەکانی ترا باشە ئەکرێ گوێش بێ لە ڕێگەی مۆسیقا ئەکرێ هەستیش بێ چزانم ئەکرێ بەرکەوتنی ناری ئەڵە چی ناری ئەڵە لەو ڕۆژەوە کە زانیومە دیتن بە قەدەر چاوە ینی چاو گرنگی هەیە هەرچی مو لە جسم جەستەمایە وەکو فەنەری لاتوانی بە تەواتی قەڕەو لەگرم ئەمە قەڕەو دەزانین لە چی قەڕەولگرتنە لە نسیم إلهي إن لله في أيام دهركم نفحات ألا فتعرضوا لها نفحات إلهي أما قرأوا القرتنا بو تيجيشتن لنفحات إلهي نسيم إلهي عارف ديوي وشاعري كلاسيك أشياء قناغ عرفانية كيوا ديوي قرأوا البقرة لا نسيم إلهي دەیەوێت چاوی دڵی بکاتەوە چاوی سەریش بە چاوی سەریش بڕوانێ بە چاوی سەر خودابین و بە چاوی دڵ خودازانە وەکو ماحویان باشە قۆناغی دوای قەرەوەڵگرتن قۆناغی ڕووناکبوونەوەیە نقطەیەکی زۆر گرنگە بۆی یعنی بیان دێنەوە لێک نەزانم علمی ئەمڕۆ دەیەوێت چی بە ئێمە بڵێ بەڵام بەبێ ڕووناکی چاو نابینێ بەبێ ڕووناکی واتە بەبێ ڕووناکی تۆ نەدەتوانی ببینی و نەدەتوانی ببیسی ئەلکتریکە فریکوێنسە و نەدەتوانی تێژ بگەی لە کۆتاییە مەولانا شعرێکی دەڵێت گوشم شەنید قسەی ئیمان و ماست شد گوێچکەم چیرۆکی ئیمانی بیست ئاماژەی بۆ ئاەتێک ئەڵێ منادی ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا گوشم شەنید نەغمەی ئیمان یا قسەی ئیمان و ماست شد کۆ قسمی چەشم سوورەتە ئیمانم ئارەزوست کوا پشکی چاوم وێنەی ئیمانم ئارەزووە ئەمە دەتوانی بە یەک مانای نۆرماڵێکی بیتەوە بڵێ ئەمە ئەیەوێت بڵێت ئێمە هەر بە سەمع ناوی باسی پێغەمبەرمان بیستووە ئێمە چۆن بتوانین ینی لە دیوە سۆفی گەرێکەوە ئێمە چۆن بتوانین کەسێکی ڕووناک بەڕاستە خۆ بینین مەبەستی شەمسی تەبرێزیە دەتوانین بەمە عیلاجی کرد بەڵام نا لە جێیەکی دیکە دەڵێ ئادەمی چەشم است باقی گوشت و پوست هەرچە چەشمش دیتە ئەست ئان چیز ئوست یان ئان چیز ئوست ئەڵێ ئادەمی بەس چاوە ئیتر باقیەکەی گۆشت و ئێسقانە هیچی در نییە کاگی تۆر ناتوانین باز لەم دنیا تایبەتە بکەین و باز لە خەیاڵیش نەکەین زۆر جار بەس لە خەیاڵ کراوە مەسەن لای شاعرانی ڕۆمانسی مەسەن لای ئەدەبیاتی ڕۆمانسی لای کۆلەردەش لای وەرزوەس باز لە جۆرێک خەیاڵ کراوە وەک پنتی سەرەتای داهێنان وەک شوێنێک بۆ داهێنان وەک ڕووگەیەک بۆ داهێنان با بڵێن ئیشراق چۆن ئەڕوانێتە پرسێکی وەکو خەیاڵە چ گرنگی و هەمیەتێکی هەیە لای ئەوان باشە اینجا خەیاڵ چۆن جیا بکەینەوە لە وەهم جوری لە تەوەهوما دێ شتێکی زۆر سادە و تەنەکەن پێچی هێزی دروستکردنیان نەبێ ئەگەر لە ئەوڵەوە باز لە خەیاڵم بۆ بکەی و پاشترە چێ ناو خەیاڵەوە وەک هێزی دروستکرد خۆی من تێڕوانینێکم بۆ دروست بووە لە میانەی لێکۆڵینەوەم لە قوتابخانەی ئیشراق گەیمەتەوە قەناعەتە کە هەموو شتێک کەشفە تەنان عیباداتیش کەشفن بەس ئەبێت هەستی تێگەیشتنان بۆ کەشف بگۆڕین کەشف چییە؟ کەشف بریتە لە ڕەفع الحیجاب عن الأشياء لادانی حیجاب پەردە لەسەر شتەکان یعنی بەم ڕەهەندە کەشف شتێکە هەیە خۆی ئێمە بۆ ئێمە کەشفەکەین
إن الله يتجلى للناس عامة ولأبي بكر خاصة. جلوبون، تجلبون، كشفبون، كشف. مشى يكان واسيري خيال كان خيال الشيء يكا يعني بابلين بيكهاتي خيال لإنسان خواتي لنا الذهن ياتي وطب متخيلة جزئك لإنسان لنفس إنساني كأمن زكبته ولا وهم يعني لقلوها معه شونك وهم معرفة جزئية معرفة الجزئية عن الأشياء أو التعريف وهمه صور ورديشتي قال براسي سرسان مكا زور تايبتا ضلتي ضل خيال شتيك لدروا صوري خيالي شتيك لدروا خيال شتيك لدروا تخيلي إما أي بيبقات أبين لرجي كشف مشاهدة وبيبقات يعني خيالك هذا حزرتي شيء وكيبان عربي جواسيكا حزرتي شيء سربخو يعني تو شيء كي سربخوتي حزرتي كي روناكي لي سربخو العالم مثال تو لرجي متخيلي خوته ودست بيراغا دقيقة ما بو أقلش فارابي واضله أقلي فعال شتيك كي إما دسمان بيراغا همان ترس لبي عقلي همان ترسي شبه لبي خيالي أجر لتشابي إشراق بلا باشا أستاذ خريكة بركوتهي برنامج مرم أما يباز لو بكين ك أم جوري للروناكي أم جوري لهيرس أم جوري لبتشاوبينين تنها إما توين للدنيا تكستو شعر هذي لورينيان لجين الرجانش معنا بكاري بينين باشا من دواي جوري للنمونه وأيدي بالاك يان أكرم رو فكان لجين الرجانة أنا اگر جورێک لە سادەیی پێ ببەخشین تەنها بۆ نخبە نەبێت ئێمە ژەتوانین مەسەن ئەم بینینە ئەم ڕووناکیە ئەم ئیحساسە ئەم درکردن بە جوانیە ببینین. منە مێشتێ بە برای خۆم بڵم خۆی مەسئلەی ڕووناکبوونەوە مەرتەبەی زاتە یعنی لە دیوەڕەهەندە عیرفانی و ئاینەکەش وەسینەکەی تۆ مامەڵە لەگەڵ کەماڵاکەی تۆ ڕووناکەبیتەوە یۆگیەکان ئیشان چییە ئەو هەموو وەرچە بۆکەن تۆ گەیتە کەماڵ تو جيت بنتي لا زمان تو جيت دوخك لا زماني مولانا ضل أطيب الأسفار عندي انتقالي من مكان فالمكانات حجاب عن عيان لا مكان أجر سيري شمكيك هيك زور بقرنجي مفهومك هيك اشتاق كان باسك مسألة هو أقله مسألة أقل وبيانواع أقل همان إدراك جمال روناكي جيشتن بأقل گەیشتنە بە نەوعەن ما سەعادەت تۆ دەگەی بە من پێموتی تۆ یا دەبێ باخێکی واقعیت هەبێ یا دەبێ باخێکی خەیاڵی باخە واقعەکە مەرجنی بتوانێت جێی باخە خەیاڵێکە بگرێتەوە تۆ ڕووناکەبیتەوە واتە هەمووکو تێگەیشتنە دینیەکەش ڕووناکەبیتەوە بوونەوەرێکی ئارامی بوونەوەرێکی دەگەی بە ئارامی دنیا نەخۆیەکە هەمومان پێویستمانە زۆر باشە بابەتێکی تایبەت و بەچێژ و بەسوود و هەم ئاوکێشیشە بەس بەنسبەت بەرنامەکە و من هەر ئەوەندە کاتمە بوو بە هیوام هەندێک سەرداوماندا بێ بەدەستەوە کە بینەر و بەردەنگی چێژی لێوەرگن و چوزانم بڕۆن بە دوایە بەشێ هیوادارم تەماشاچی هینی نەکرد بێ ینی لێمان زویر نەبێ و بابەتەکەی بەلاوە با بڵێن هیوادارم بە جوانی دانیشە و تااقەتی هەبێ گوێمان لێ بگرێت بە هیوام بابەتێکی زۆر تایبەت و بەنسبەت منیشەوە زۆر خۆشحاڵ بووم دکتۆر ئیدریس لاهوت گەورەیت نواند و دووبارە و چەندبارە بە خێراتی بە بەرنامەکەم سپاس دەکەم بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە هاتنە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی بانێژە تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بەخواتان ئەسپێرم.